بێت لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاترین بابەتە دەکەم بەڕێز محمود ئەگێلی ئەمینداری گشتی حزبی ئومە لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز ئەگێلی سپاسکە لەگەڵ کوردستان 24 ئەوەی کە تا ئێستا هەیە ئاڵۆزیەکانە کە عراقیش لەم ئاڵۆزیانە تێوە گلاوە. حەشدی شعبی پەلاماری بنکەکانی ئەمریکا دەدات و لەلایەکی دیکە و بارگەکانی حەشدی شعبی بۆردمان دەکرێت. ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت مەترسیەکانی سەر عراق چۆن دەبینی؟ تحية لجنابك سڵاو لە جەناب و بینەرانی بەڕێز جێداخە ئەو هێرشانەشمان بینی کە کرانەتە سەر پارێزگای عراقیەکان ناوچە جیاوازەکان بەداخەوە هەندێک میلیشیا هەن گەمژن لە دەرەوەی یاسان دانەوێت ئێران عراق بخزێنێ ئەو جەنگەی کە ئێران لەوێ بەرپا بووە بە دڵنیاییەوە ئەوان لە دەرەوەی یاسان ئەو کردن ئامانجێ حەشدیش کە هەندێک خەڵکی بێتاوان هەن کراونەتە ئامانج بوونەتە قوربانی بەشێکیشان لە بەغدا و لە ناوچەی دیکە دەبینی لەلایەن موشەشی ئەمریکیەوە لەلایەن بۆردوبانی ئەمریکیەوە کراونەتە ئامانج. دوێنێش بە هەمان شێوە دەبینین پێشمەرگە کراوەتە ئامانج پێشمەرگە دامەزراوەیەکی فەرمی وەزارەتی بەرگریە وەزارەتێکە خاوەن بەهاو ڕێزە ڕۆڵی کارای هەبوو لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بەتابەت لە کاتی سەرهەڵدانی داعش لە ڕوبەڕووبوونەوەیان ڕۆڵی ناوازەی هەبووە لە دەستور پێشمەرگە هێزێکی یاساییە بەڕێژکاوی ئەمە پێشهاتێکی مەترسیدارە کە هەندێ هێزی وەک ئێستا کە دەبینین ئیرادەی خەڵکی عێراق لە وەرچاو ناگرندیان کەنە ئامانج کردامانجی ئەو دامەزراوانە تەنیا بە ئەو خاڵە کۆتایی پێ بهێنن بەداخەوە دەوڵەتی عێراق کە دەبینین کاتێ پێشمەرگە هەواڵگیری ڕوبەڕووبوونەوەی تیرۆر دەکرێنە ئامانج دەبینین نەرمی و نەرمیەکی زۆر تێبینی دەکرێت کاردانەوەیکی لاواز ناسرا ئەوانێ ئەو دامەزراوانە کە دەکرێنە ئامانج و لایەنەکە چێن لایەنەکان ڕوونن بەڵام ئەوان دوو ڕۆژەوڵەکانیان لە ناوچەیەکی بچوو قەتیس کردووە گرنگی بەو هێزە لادەرەکان دەدەن هێزە ناسایەکان دەدەن و دەبینی بە چەک و پارەی حکوومەتی شێوێرش دەکەن سەر لایەنە لە دوای پەرسەندنیم ڕوودا و گرژیانە محەممەد شیع سوودانی داوای کۆبوونەوەیکی بەپەلەی لە ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی عێراق کردەوە پێشووتریش چەندین کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسە ئەمنیە باڵەکانی عێراقدا کردووە بەڵام تا ئێستا نەیتوانیوە کۆنتڕۆڵی گروپ و میلیشیای چەکداری عێراق بکات. پێت وایە عێراق دەتوانێت ئەمە بکات؟ يعني من المؤسف ومن المعيب جدا جێگەی داخ و شەرمەزاریە حکوومەتی عێراق فەرماندەی باڵای چەکدارەکان لەو تەنگەژە و تەنگەبەرێدا لە دۆخێکی سەختدا مامەڵە دەکات. پێمان وایە دەبێت ئەو پێم وایە فەرماندەی هێچەکدارەکان جڵەوی دەست نەماوە ئەو دەزانێت لانی هەواڵگری دەزانن کە چێدان کاتە ئامانج و چێ گاڵتەیان پێ دەکات چێ موشک ئاراستەی ناوچەی سەوز و دامەزراو فەرمیەکانی دەوڵەت دەکات. بەداخەوە حکوومەتی عێراق دەستەوەستانە دامەزراوە ئەمنی و هەڵگریەکانی دەستەوەستانن چاودێری ئەو تاوانبار و تاوانکارانە ناکەونیان خەرە زیندانەکانەوە بۆ ئەوەی ئەو لە سەلادەرانە سنوورەشیان بۆ دابدرێت بەو ئاراستێ بەردەوام بێت کاراساتی دیکە ڕوو لە عێراق دەکەن لە جەنجێک زیاتر زیانمەند دەبن کە نەس و نزیانی بۆ عێراق نییە. دەبینین کە ئەوەی کە سەرۆک وەزیران باس لە کۆبوونەوە دەکات ئایا ئەمە ڕێگە پێدراوە دەبینین کە ئەوەندە دامەزراوە 25 دامەزراوە و ناوەندی ئەمنی بکرێنە ئامانج و قوربانی و شەهید هەبن لە ڕیزی چەکدارە فەرمیەکان ناوچەکانی دامەزراوەکان لە بازنەی بەغدا لە فڕۆکەخانە
لە بنکەی ڤیکتۆریا ئێمە نازانین ئەوانە چێن هێرشیان کرد ئەنجام داوە. محەممەد شاع سوودانی ئەوە نازانێت، پێمان وایە کە ئەو جڵەوی بە تەواوی لەدەستداوە لەو ماوەیە توانستی ڕوبڕبوونەوەی ئەو لە یاسا لادەرانەی نییە. ئەمە بە تەنیا بە سەرکۆنەکردن وەڵامی دەداتەوە. ئەمە تێنوێتی خەڵکی عێراق بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو هێزانە ناشتێنێت. پێویستە لە پێناو ئابووری و خەڵکی عێراقەوە لە پێناو پارێزراوی عێراق ئەو کارە بکرێت. ئایا هیچ ڕێتر محەممەد شاع سوودانی نەزانێت موشەکی کەرکووک و دیارە نەوچەکانی دیکە کە باڕاستە لێر دێن چێن ئەوان ئەنجام دەدەن، بەڵام ناتوانن ئەوە ئەنجام بدەن چونکە ئەو هێزانە پێکاتانە لە حکوومەتی عێراق خۆی بەهێزترن. باشە بەڕێز محمود ئەگێلی لەگەڵم بمێنەوە. چەندیمەنێکێ لێرە دەیبینین بەیەکەوە، دواتر دەگەڕێمەوە لای بەڕێز پرسیاری دیکە یاڕاستی بەڕێستانی دەکەم. چەندیمەنێک دەبینین ئێستا بەیەکەوە لە کوردستان 24ەوە ئەو دیمەنانە دیمەنی بامانجگرتنی بارگەکانی حەشدی شابین لە مووسڵ. باش ئەوە ماڵی فالح فەیازە، سەرۆکی دەستەی گشتی حەشدی شابی کە دەگوترێت چەند چرکەیەک بەر لەوەی کە هێرشی بکرێتە سەر و بامانج بگیرێتەوە ماڵە ئەوەی بەجێهێشتووە. فالح فەیاز سەرۆکی دەستەی گشتی حەشدی شعبیە، دیارەکە لە دوای کوژرانی ئەبوو مەهدی مهندس وەکو سەرۆکی دەستەی گشتی حەشدی شعبی ئەو جێگیری ئەبوو مەهدی مهندس بوو کە لە ساڵی 2020 لەگەڵ قاسم سلێمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسداران لە بەغدا کوژران. ئێستا فالح فەیاز ئەو دەستەیە بەڕێوە دەبات، دەستەی حەشدی شعبی. ئێستا ئەو ماڵی کە دەبینین ماڵی فالح فەیازە، هیچ زانیاریەک لەبارەی ئەم ڕووداوە نییە کە ئایا کێکراوەتە ئامانج لەنێو ماڵەکەدا ئایا زیانەکان چی بوونە، بەڵام دەگوترێت کە بەر لە هێرشەکە بە چەند خولەکێک بەر لە هێرشەکە فالح فەیاز شوێنەکەی خۆی بەجێهێشتووە. دیمەنێکی دیکە دەبینین ئەمە ئەنبارە، بارگەکانی حەشدی شعبی لە ئەنبار کراوەتە ئامانج. ئەمە چەندەمین جارە کە بارگەکانی حەشدی شعبی دەکرێتە ئامانج. ئەمریکا پێشتر هۆشداریدا بوو بە گروپەکانی بەرەی مقاومە و چەکدار و میلیشیاکانی عێراق بە تایبەتی حەشدی شعبی کە خۆیان لەم شەڕەتیەوە نەگلێنن و بارگەکانی ئەمریکا لە ناوچەکە نەکەنە ئامانج، بەڵام ئەوان نەوەستاون لە دەستپێکی ئەم شەڕەوە کە لە 25مین ڕۆژی شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا و ئێرانین بەچڕی ئەو بارگاکانی ئەمریکا و پێگە دیپلۆماسیەکانی ئەمریکا بۆردمان کراون و هێرشی کراوەتە سەر. ئەمە بارگایەکی حەشدی شعبیە لە ئەنبار، پێشووتریش لە ئەنبار هەردوێنێ هێرش کرایە سەر حەشدی شعبی کە ژمارێک فەرماندەی حەشدی شعبی کوژران و بریندار بوون. هاوکات ڕۆژی دووشەمە هێزەکانی لیوای 15 سنووری ئۆپراسیۆنەکانی باکوور و ڕۆژهەڵاتی دیجل لەکرانە ئامانج و ئەمڕۆژ 15 چەکداری حەشدی شعبی دەگوترێت کە لە هێرشەکاندا کوژراون لە ئەنبار. ئەمە دیمەنەکانن کاتی ئەو هێرشەیە ئەنجامدراوە، دواتریش لەوێ کۆبوونەتەوە چەکدارانی حەشدی شعبی و هاوکات هێشتا زانیاری سەرەتایی سەبارەت بە وردەکاری ئەم ڕووداوە بڵاو نەکراوەتەوە. باڵێ بەڕێز محمود ئەگێلی دەگەڕێمەوە لای جەنابەت، بینیمان لە دیمەنەکان ئێستا بەیەکەوە ماڵی دەستەی سەرۆکی دەستەی گشتی حەشدی شعبی کرا بۆ ئامانج کە فالح فەیازە، هاوکات لە ئەنباری شێرشی سەر چەکدارانی حەشدی شعبی کرا بوو. پێت وایە ئامانجی داهاتووی ئەمریکا ئەگەر لە بەڕێککەوتن بێت یا بە هەر شێوازێک بێت ئەم جەنگە لەگەڵ ئێران کۆتایی پێبێنێت، میلیشیا چەکدارەکان و گروپەکانی بەرەی مقاومە دەبن؟ بەڵێ پەیامە ئەمریکیەکان ڕوونن بۆ سەرۆکوەزیران و حکوومەت و پەرلەمانی عێراقی. دەبینین هەمووان دەکرێنە ئامانج، حەشد سەرکردە سیاسیەکانیان، سەرکردە چەکدارەکانیان، تەنانەت نوێنەرەکانیشان دەکرێنە ئامانج کە پاڵپشتی ئەو جۆرە ناو ناتۆرانە دەکەن کە بانگەشەی بۆ دەکەن. ئەو هەڵمەتانە بەردەوام دەبن لە مووسڵ، لە ئەنبار، لە بەغدا، لە بەسڕا، لە نەجاف، لە کەربەلا، لە ناوچەی جیاوازی دیکە دەکرێنە ئامانج. کەی تێدەگەین کە ئەو هەڵمەتانە کۆتایی نایەن و هەڕەشەکان زیاتر دەبن، ژیانی هاوڵاتیان دەکەوێتە ژێر هەڕەشەوە، هاوڵاتیانی بێتاوان دەکرێنە ئامانج. ئێمە ئێستا لە کێشەیەکی ئابووریدان بەرۆکی گرتوین، موچە نییە، پارە لەبەردەست نییە، ئاسایش و ئارامی باری کردووە. ئایا یاسای عێراقی، سەروەری عێراقی، هێزی عێراق و فەرماندەی باڵێ چەکدارەکان لە کوێن چۆن ماوەڵ لەگەڵ هێزە لادەرەکان دەکەن؟ ئەوان خۆیان بڕیاری سەربازی سیاسی دەدەن، بەویستی خۆیان عێراق دەخزێنە جەنگێک کە هیچ سوود و زیانی بۆ عێراق نییە. هەوڵ دەدەن داهاتووی عێراق وێران بکەن و ئارامیەکەی بن پێ بکەن. پێویستە بە یاسا
ڕوبەڕوویان ببنەوە هەروەها فەرماندەی چەکدارەکان پێویستە فەرمان دەربکات پێویستە یاسای عێراق مامەڵە لەگەڵەوانە بکات نەک بە میزاجی ئەم و ئەو هیچ کەسێک نییە پارێزراو بێت فڕۆکە ئەمریکیەکان درۆنە ئەمریکیەکان موشەکەکانیان هەمووان دەکەن ئامانج و هەمووان دەبینن کەسیان پارێزراونێت زۆر جێگەی داخا گەنجی بچکۆڵەی ئەم وڵاتە لە ڕزەکانی حەجی شەعبی بەو خوێن ساردە بکرێنە قوربانی تکایە با بەس بێت خوێن ڕشتنی عێراقیەکان. باشە بەڕێز ئەگێلی پێت وایە کۆنتڕۆڵکردنی و هێزە چەکدارانە تەنها پرسێکی سەربازیە یا یاسایی و ئایدۆلۆژیە؟ السيطرة على الحشد الشعبي هي جڵەوکردنی حەجی شەعبی بابەتی کەڵەکەبووی تێکەڵ و ئاڵۆزن یاسایی و ئەمنی و سیاسیە با یاسا لەسەر هەمووان جێبەجێ بکرێت بۆ ئیمڕۆ بۆچی ئیمڕۆ موشک ئاراستەی دامەزراوە سەربازی و هەڵەتیان دەکرێت بۆ ئەوانە ڕوبەڕووی یاسا ناکرێنەوە بۆ لە سەروی یاسان بۆچی موچانە لەلایەن عێراقەوە پێدەدرێت چەکیان لەلایەن عێراقەوە پێدەدرێت هەوڵش دەدەن ئاشتەوایی کۆمەڵایەتی تێک بدەن و دامەزراوەکان بن پێ بکەن پەرلەمانی عێراقی لەکوێ یاو کێشەیە حکوومەت عێراق لەکوێ خەوتووە دادگای باڵات یا دادگەکان لەکوێن حکوومەتی عێراقی چۆن مامەڵە دەکات دەبێت ئایا مامەڵەی دەوڵەتداری دەکات یا خزوک میلیشیا لە ڕێگاوانە مامەڵە دەکات ئێستا ئەو لە یاسالادەرانە هاوڵاتیان و ژێرخان دەکەنە ئامانج و ئەمن و ئاسایشی عێراق پێشێل دەکەن و لە شەڕێک تێوە دەگلێنەی سوود و قازانجی تێدا نییە بۆچی ئەو کۆمەڵ و تاقەمە تیرۆریستیانە لە نێو نابرێن بنبڕ ناکرێن 23 ساڵە ئەوانە سامانی عێراق دەدزن و لەسەر داهاتی ئەو وڵاتە دەلەوەڕێن تاکەی دامەزراوەکان عێراق ڕۆڵی خۆیان ناجێڕن ئەوان دەستیان بەسەر تەواوی دامەزراوەکان داگرتووە پێویستە بە گورجێکی ئاسین و پۆڵاین ڕوبەڕووی ئەو میلیشانە ببینەوە. باشە بەڕێز ئەگێلی چه سناریۆیەک چاوەڕێی داهاتووی عێراق دەکات ئەگەرم هێرشە و ئاڵۆزیانە بەردەوام بن ئەبینین وڵاتی هاوشێوەی عێراقیشمان بینیوە لە پێشووتردا لوبنان سووریا یەمەن ئێران پێت وایە عێراق توانای بەرگریکردن یا توانای قبولکردن و بەرگەگرتنی ئەم جۆرە ئاڵۆزی و شەڕی هەیە؟ سیناریۆی داهاتوو زۆر مەترسیدارە ئەگەر ئەو میلیشیانە بەردەوام بن لەسەر ڕەوتی خۆیان پێشێلکردن بنپێکردنی یاسا و سەروەری عێراق دەخزەینە قەیرانێکی مەزنتر لە سووریا و لوبنانەوە جەنجی ناوخۆ ئێمە ئاگادارین پێی ئاشنان زۆر خراپ دەبێت بەتابەت کاتێک ڕوبەڕووی ئەو لە سەلادەرانە دەبینەوە حکوومەتی عێراق ئەنجومەی نوێنەران و یاسا و دەستوری هەیە حکوومەتی هەیە حکوومەتی عێراق دامەزراوە و سەرکردەی سیاسی نایاب و کاریگەری لە ئاستی سەرۆک بارزانی دەبینین هەن ئێستا پێویستە هەمووان بگرنەوە سەر زمانی ژیری و عەقڵ و هزر و بیر بخەنە کار دەبینین ئەو چێبڕچیە و شەڕێکە هەیە شەڕی عێراق نییە نابێت عێراق بخزێتە ئەو جەنگەوە ڕۆڵەکانی ئەو وڵاتە ژن و منداڵەکان بکرێنە قوربانی دەبین هێتا ئێستا ئاوارەکانی داعش نەگەڕاونەتەوە ئابوووریەکە داخراوە قەتیس بووە سەرپێچی یاسایی هەن ئەمنیەت و ئاسایشی سەرپێ پێ دەکرێت کوا دەوڵەتی عێراق شەرمەزاریە جێگەی شەرمە هەواڵگیری و پێشمەرگەی و هێزە چەکدارەکانی بکرێنە ئامانج ئەوانە دابینکاری ئاسایش بوون بۆ عێراق ئێستا هیچ بەهایەک بۆ عێراق نەماوەتەوە بەبوونی ئەو میلیشیانە و تاقمە میلیشایە چەکدارەکان ئێمە چ پێیمان بە ئێرانەوە هەیە ئێران سەرکردایەتی سیاسی و ئەمنی و ئاسایشی خۆی هەیە بۆ ئێمە لە بری ئەواندا بجەنجین و بمرین. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز مەحموود ئەگێلی ئەمینداری گشتی حیزبی ئومە لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 سپاس.